زۆر بە خێراتنی کەناڵەکانتان دەکەم کە بە هاوار و دەنگمان وهاتن بۆ ئەو غەدرەی کە لێمان کراوە. بەڕاستی ئەمە کوردایەتیمان کرد، نەمانزانی کوردایەتی دەبێتە چەتایەتی. دارە ئێمە وەکو بنەماڵەی بۆڵی 52 خێزان لە حاجی ئومەران و بنەماڵەی سەعیداغای بۆڵی دەمانەوێت لە ڕێگەی ئێوە پەیامێک بگەێنین با هەموو سەرکردەکانی کورد و بە هەموو لایەنە پەیوەندیدارەکان. ئێستا کە ئەوانەی کە غەدریان لێ دەکرێت و ئەوانەی کە مڵک و ماڵیان داگیر دەکرێت هەر هەمویان لە وەختێکدا لە ڕۆژانێکدا هەموو باب و باپیرانیان پێشمەرگە بوونەوە لە شۆڕشی ئەیلول چەندین خەبات و تێکۆشانیاندا و چەندین شەهیدیاندا و دەربەدەر بوونە لە کاتی شۆڕشی ئەیلولدا و لە دواییشدا لە شۆڕشی نوێ لە شۆڕشی گوڵاندا و لە زۆربەی شۆڕشەکاندا کە کراون خەڵکی حاجی ئومەران و گەنجەکانی ئێمە دەست پێشخەر بوونە زۆر بەداخەوە کە کارەبا ئاویشمان بە یاسای ڕاکێشاوە ئەوە ماوەیە کە کێشەمان بۆ دروست دەکەن هەتا کار گەیشتوتە ئەوەی کە کاکسی هات بارزانی هاتوتە سنوورەکەی کە برای جەنابی کاک مەسعود بارزانیە و لێپرسراوی پشتیوانیەکیشە بە زەبری هێست چووە لەو هاوینەی هەموو زەوی و باغ و خانوەکانی ئێمەی سیاس کردووە تەنانەت باغ و زەوی و هەموو شتەکانمان ئەوە بەرە وشک بوون دەڕوە.